دیارە ئەمڕۆ یادی 2 ساڵ بەسەر کارەساتی شنگال تێدە بەڕێک کە کارەساتێک بەرامبەر بە براکانمان بە کوردانی ئێزدی لە دەڤەری شنگال لە سەردەستی چەتەکانی داعش لە سەردەستی پاشماوەکانی سەدام ڕوویدا دەتوانین بڵێن درڕندەترین کارەساتی مرۆڤی بوو لە سەدەی 21 کاتێک کە پاشماوەکانی سەدام بە ئەنفال و جنۆساید و کیمیابارانی هەلەبجە دلیان ئۆقرەی نەگرت هەر ئەمانە بوون بەیعەتیاندا قاعیدە و داعش هاتن لە دەڤەری شنگال بەرامبەر بە براکانمان بەرامبەر بە خوشکانمان گەورەترین تاوانیان لە مێژووی مرۆڤایەتی لە سەدەی 21 ئەنجامدا. دیارە ئەم کارەساتەی شنگال برینێکی قولە لە جەستێنێتەوە کەمان دەتوانی بڵێن شنگال بوو بەدەستە خوشکی هەلەبجە بەرامبەر زولم و زۆر و بەرامبەر ئەو تاوانی بەرامبەر خەچی سیڤیلی ئەم شارە ئەم شارۆچکە خۆڕاگر و مقاومەتەی ناسنامەی نەتەوایەتی کە لە ڕابردووشدا دەتوانین بڵێن شنگال زیاتر لە 74 فەرمانی بینیوە تەنیا و تەنیا لەبەرەوەی کورد بوون لەبەرەوەی دینیان جیاواز بوو لەگەر دینی ئیسلام ئەمیش کە پارێزگاری لە ناسنامەی نێتەوە و دینی خۆیان بوو کە دەتوانین بڵێن گەورەترین خۆڕاگری و مقاومەت بووە لە شاغی شنگال و دەڤەری شنگال. بۆیە ئەم ڕۆژە ڕۆژێکی یەزگار ڕەشە بە نێوچەوانی عەقڵ تەسکەکان و یان ڕیشتکردنەکانی چەتەکانی داعش و پاشماوەکانی سەدام کە ئەوان بوون بەیعەتیان بە داعشدا و بە قاعیدە و داعشدا. بۆیە لەم ڕۆژە پێویست دەکات حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ بکەین زیاتر ئاودانکردنەوە زیاتر خۆشەویستی بۆ خەڵکی ئەم دەڤەرە بتوانین لە چوارچەوەی پارێزگایەک کە بۆ سەر هەرێمی کوردستانیش بگەڕێتەوە. ئەمە ئەرک و پێویستیەکی ئێستای ئەم خەڵکەی بتوانین ئەم برینە قولە ساڕێژ بکەین. گومان مێژووە ملەتی کورد شێوەیەکی گشتی و یا ئێزدیام شێوەیەکی تایبەتی مێژووەکە پڕ بەرخودانە پڕ سەروەریە مێژووەکە تژی کارەسات و مەرگەساتە هەمان دەمدا مێژووەکە تژی بەرخودانە و چیای شنگالێ ئێکشوان دەڤەرا بووە ئێکشوان چیا بووە هەردەم ئاسێگەها ئێزدیا بووە هەردەم کەلها بەرخودانی بووە و مێژوو شاهدە سەروێ چەندێک و خەلکی شنگال و چیای شنگال مێژووە ئێزدیاتی داوت مێژووە ملەتی کوردە چیایەکی کەلها بەرخودانی بووە و ئەم شانازیە پێ بکەین و سەرێمە پێ بلندە ئەوێ جارێژی وەکی هەموو جارە کە دژمنە گەلک ڕەنگە و گەلک هۆیە لەژێر گەلک ناوە فەرمان و قڕکردن لەسەر ملەتی ئێزدی ڕاگەهاندیە